لە وتارەکانی پێشوودا لە خزمەتی بەسەرهاتی یەکێک لە خۆشەویستانی خوادا بووین کە زەکەریا پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم باسی ئەومان کرد کە خوای گەورە کوڕێکی پێبەخشی ناوی یەحیا بوو، خوای گەورە خۆی ناوی نا یەحیا، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کاتێککە یەحیا پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورە بوو، سەلامی خوای لەسەر بێ، خوای گەورە وەحی بۆ نارد، کردی بە پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، فەرمووی یا یەحیا خذی الکتابە بقوة. ئەی یەحیا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کتابەی خوا کە تەوراتە، هێشتا چونکە هێشتا ئینجیل نەهاتووە، یەحیا سەلامی خوای لەسەر بێ گەورەتر لە عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە فەرمی ئەی یەحیا لەسەر تەورات بڕۆ کە کتابێکە بۆ موسا پێغەمبەر دابەزیوە صلی الله عليه وسلم. فەرمووی بە هێز و بە قووەت بیگرە، مەبەستی هێز و قووەتی دەست نییە، مەبەست پێی ئەوە نییە بە دەست بە بازوو بیگریت، مەبەست پێی ئەوەی بیخوێنەوە لەبەری بکە کردەوەی پێ بکە. بەڵام بەداخەوە ئێمە فێر بووینە تەنها مانگی ڕەمەزان قورئان دەخوێنین، وا فێرکراوین ختمە بەس بۆ قورئان، بۆ مانگی ڕەمەزانە ختمەی قورئان، بەڵام ئەمە زۆر غەڵەتە. ختمەی قورئان هیچ پەیوەندیەکی تەنها بە مانگی ڕەمەزانەوە نییە. ئەو کەسێ قورئان دەزانێ ئەبێ هەموو کاتێ ختمەی قورئان بکە. ئەگینا تەنها مانگی ڕەمەزان ختمە بکەی، بێگومان ئەو قورئانە شکات دەکات لە ڕۆژی قیامەت، چونکە ئیهمالت کردەوە، 11 مانگ دایە پۆشیت و نایخوێنیتەوە. خوای گەورە پێغەمبەرێکی لەو پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ کە یەحیای فەرمانی پێ دەکات تەورات بخوێنێتەوە، کردەوەی پێ بکا و دەستی پێوە بگرێت، ئەوەی کە لە ناویدایە جێبەجێی کات، بیر و باوەڕی خۆی بەهێز کات. خوای گەورە لە قورئانی پیرۆزە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودە پیرۆزەکانیدا زۆر هانی ئێمە ئەدەن بۆ ئەوەی کە دەست بگرین بە قورئان و بە حەدیثەوە. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم دووشتم لە دوای خۆم بەجێ هێڵاوە لە ناو ئێوەدا، ئەگەر دەستی پێوە بگرن گومڕا نابن، ئەویش قورئان و سونەتەکانی منە، فەرمودەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. کەواتە خوای گەورە چۆن فەرمانی بە یەحیا پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم دەست بگرێ بە تەوراتەوە، ئاوهاش فەرمانی بە ئێمە کردووە کە دەست بگرین بە قورئان و بە سونەتەوە. بەڵام بەداخەوە هەندێ نەکبەتی ناو ئێمە هەیە لەبەر خاتری تەماحێک پارەیەک کردەوەکانی خۆی چاکەکانی خۆی هەمووی بەتاڵەکات. چۆن؟ کێشەیەکی بۆ دروستە بێت، پەیوەندی بە پارەوەیە، زەی و زارە، نازانم چییە، میراتە چییە، یەکسەر ئەڵێ من بە شەرعی خوا نایکەم. ئەم وشەیە بەسە بۆ ئەوەی کە تۆ هەرچی نوێژ و ڕۆژ و عیبادەتت کرد هەمووی سفر بێتەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە چی دەفەرمێ؟ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. لەبەر ئەوەی کە خوا دایبەزاندووە پێیان ناخۆشە، پێی ڕازی نین، خوای گەورە کردەوەکانیان بەتاڵەکات. ئەمە ئاەتی قورئانە. والله ئەوەی وڵێ بە شەرعی خوا ڕازی نیم، حەج و عومرە و نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەمووی سفرە بێت، هەمووی بەتاڵە بێت. لەبەر خاتری مناڵ بە شەرعی خوا ڕازی نابی، زۆر خەتەرە ئینسان بە زمان بڵێ من بە شەرعی خوا ڕازی نابم، ئەگەر لە کاتێکان لەگەڵیانە بێ، ئەگەر لەگەڵیان بێ ماشەڵڵا پیاوێکی زۆر چاکە. نەفەرێک هەبوو سبحان الله کێشەیەکی هەبوو لەگەڵ هەندێک لە کەسەکانی خۆیدا لەسەر زەوی زار، شەرعی خوا لەگەڵیا بوو، ئەیوت سبحان الله ئەم شەرعی خوا چەندێ گەورە و پیرۆزە، سبحان الله ئەم شەرعی خوا چەندێ جوانە. قەدەری خوا ساڵە 2 ساڵی خەیان کێشەی تری بۆ دروست بوو لەگەڵ کەسە نزیکەکانی خۆیدا، ئەمجا شەرعی خوا لەگەڵەوانە بوو، دژی ئەو بوو، زڵمێ کرد، پەنا بەخواوەتی بە شەرعی خوا ڕازی نابێت. پێی ئەو شەرعی پاروپێرا جوان بوو بۆ ئێستا پێی ڕازی نابێت. ئەوە صیفەتی منافقەکانە، جوولەکەکانە. ئەگەر لە مەسلحەت و بەرژەوەندی تۆدا بوو دەستی پێوە بگرە،
ئەگەر لە بەرژەوەندی تۆدا نەبوو ئیهمالی کە بەڵێ من بە شەرعی خوا نایکەم. جا بۆیە خوای گەورە فەرمانی کردووە دەست بگرین بە قورئان و بە حەدیثەوە بە دینی خواوە. ئەو کەسەشی بەڵێ بە شەرعی خوا ڕازی نیم دڵنیا بە چاکەکانی هەمووی خوای گەورە دەفەرمێ فەئەحبەطە ئەعمالەهم، بەهۆی ئەوەی کە ڕقیان لە شەرعی خوایە پێی ڕازی نین خوای گەورە کردەوەکانیان بەتاڵ دەکات. ئیتر کەسێ پێی خۆشە کردەوەکانی بەتاڵ بێتەوە ڕەنج بە خەسار بچێ، پیاوێکی نەکبەتی بەدبەخت تەمەنی 60-70 ساڵە چەندێکە عیبادەت و نوێژەکە ئاڵێڵەن بە شەرعی خوا ڕازی نەبێ. لەبەر چی؟ لەبەرەوەی لەگەڵیانی ئەگەر لەگەڵیا بێ سەجدە بۆ خوا بێت، چونکە کەسێکی دنیاییە. جا ئێمەش پێویستە دەست بگرین بۆ دینەی خواوە. یحیی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە باسی دەکات دەفەرمێ وحنانا من لدنا. بەڕاستی یحیی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک بوو یحیی دڵ و دەرونێکی پڕ لە سۆز و پاک و خاوێنی و خۆشەویستیمان پێبەخشی بوو. خوای گەورە دەفەرمێ ئێمە دڵێکمان بەخشی بوو بە یحیی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەوەندە پاک بوو باسی ناکرێت. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، دڵێک و ڕەحم و سۆز و میهرەبانیەکمان پێبەخشی بوو لەلایەنی خۆمانەوە. کەسێکی زۆر بە ڕەحم و میهرەبان بوو. وحنانا من لدنا وزەکاتەن، پاکمان کردەوە لە گوناه و لە تاوان. گوناه و تاوانی نەدەکرد. بۆیە ڕیوایەتێک هاتووە کە دەڵێ یحیی کوڕی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە ژیانیدا نە گوناهی کردووە نە بەدڵیشی هاتووە، هەر بەدڵیشیان هاتووە تاوان. سبحان الله. وزەکاتەن وحنانا من لدنا وزەکاتەن وكان تقيا. یحیی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی زۆر بە تەقوا بوو، سەلامی خوای لەسەر بێ، تەقوای زۆر بوو. ئەمە فەزڵێک خوای گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ کە کەسێک ئینسانێک ئەوەندە پاک و خاوێن بێ سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. با ئێمە شوێنی ئەوان بکەوین بۆی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئامانەدا حەشر کرین. سەلامی خوایان لەسەر بێ، لەگەڵ پێغەمبەرانە حەشر کرین. سەلامی خوایان لەسەر بێ، چونکە ئەمانە زۆر خۆشەویستی خوان. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک گوێڕاوی خوا و پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم ئەوە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە حەشر دەکرێت. سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، لەگەڵ خۆشەویستانی خوادا، لەگەڵ شەهیدەکانە، لەگەڵ ڕازگۆیاندا، لەگەڵ ئەهلی تەقوادا حەشر دەکری بۆ مەرجەی گوێڕاوی خوا و پێغەمبەری خوا بکەیت صلی الله عليه وسلم. یحیی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کەسێک بوو خوای گەورە دڵ و دەرونێکی زۆر پاک و خاوێنی پێبەخشی بوو، زۆر میهرەبان بوو، زۆر بەڕەحم بوو. کەسێک بوو لە گوناه و تاوان خۆی دەپاراست. ئەوەی خوا پێی بفەرمایە جێبەجێی دەکرد، فەرمانی خوای جێبەجێ دەکرد و خۆشی دەپاراست لە شتێکە خوا لێی حرام کردووە. بۆچی؟ لەبەر ئەوەی خوای گەورە پێی ناخۆشە. یعنی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە ئەهلی بەهەشتن، کە خۆشەویستی خوان، فەرمانی خوا جێبەجێ دەکەن، ئێمە بۆ جێبەجێ ناکەین. ئەوان سەلامی خوایان لەسەر بێ خۆیان لە حرام دەپاراست، من و تۆ بۆ خۆمان ناپارێزین. لە کاتێکە ئەوان هیچ ترسێکی قیامەتیشیان نییە. ئێمە ترسی قیامەتمان زۆرە. ئەوان هیچ عەزابێک و تووڕەیەکی خوا نایانگرێتەوە. بەڵام ئێمە هیچ کەسێک لە ئاسمان و نەهاتۆتە خوارەوە کە بڵێ ئێوە بەهەشتین. ئینشاڵڵا ئومێدمان وایە ئاهلی بەهەشت بین، بەڵام دەشترسین خوا سزامان بدات. بەڵام پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئەوەیان نییە، چونکە لەگەڵ ئەوەشدا زۆر لە خوا ئەترسان. وەکانە تەقیە، زۆر ئەهلی تەقوا بوو. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئینسان کە تەقوای هەبوو، تەقوا ئەوەیە کە ئینسان ئەوەی کە خوا پێی فەرمووە جێبەجێیکە، ئەوەشی لێ قەدەغە کردووە خۆی لێ بپارێزێ. خوای گەورە دەفەرمێ یەکێتر لە سیفەتەکانی یحیی پێغەمبەر چی بوو سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت؟ وەبەڕەن بیوالیدەیهی، لەگەڵ دایک و باوکیدا زۆر چاک بوو، زۆر چاک بوو، چاکەکار بوو لەگەڵ دایک و باوکی خۆیدا. بۆیە ئێمە پێویستە شوێنی پێغەمبەران بکەوین سەلامی خوایان لەسەر بێت، لەگەڵ دایک و باوکمانە چاک بین، زیندوون یان مردوون. ئەگەر زیندوون خزمەتیان بکەین، ئەگەر مردوون دوعای خێریان بۆ بکەین، بێوەفا نەبین بەرامبەریان، دوعای خێریان بەردەوام بۆ بکەین. هەموو کاتێک
بڵێ ڕەبی غفیر لی وەلیوالیدەیە لە سەجدەدا لە کاتەکانی تردا ڕەبی غفیر لی وەلیوالیدەیە خوایە لە خۆم و لە دایک و باوکم خۆشبی. وەڵای هەر کەسێک هەموو نوێژەکان هەموو ڕۆژەکان دوعای خێر بۆ دایک و باوکی نەکە ئینسانێکی بێوەفایە بێوەفایە بەرامبەر دایک و باوکی. دایک و باوک لای خوای گەورە زۆر ڕێزی لێگیراوە. ئەو تا پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە دەفەرمێت لەگەڵ دایک و باوکیدا زۆر چاک بوو. دایک و باوکێکی پیرێژنی هەیە پیرەپیاوی هەیە بە تەمەن بەڵام لەگەڵیانە زۆر باشە سەلامی خوای لەسەر بێ. ئەوە سیفەتێکی جوانە. هەر کەسێکیش ئەو سیفەتە جوانەی تێدا بێ بەڕاستی زۆر گەورەیە. خۆشەویستان پیاوچاکی وا هەبووە وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ. داوایان لێکرد ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ وتیان ببەرە قازی، وتی نایکەم، دەسەڵاتداری ناکەم بە هیچ جۆرێ، مەسئولیات وەرناگرم. لەسەر ئەوە زۆریان لێدا عەزێتیاندا گیانیان خوێناوی کرد. کاتێک کە خوێن بە دەموچاویە دەهاتە خوارە و لیان ئەدا بە گیانیە خوێنی پێوە بوو دەگریا زۆر دەگریا. دەیان فەرموو ئەبوو حەنیفە بۆچی دەگری؟ ئازارت هەیە؟ بۆچی پەشیمانی؟ ئەوی ناوەڵڵە بەس ئێستا دایکم بمبینێ گیانم خوێناویە خەمبار دەبێت، دایکم دەگری، هیچ شتێک نییە بەلای منەوە لەوە ناخۆشتر و قورستر بێ دایکم خەم بخوا و خەفەت بخوات. نامێ دایکم خەفەت بخوا، بەخوا خەمی خۆم نییە، بەس ئێستا دایکم بمبینێ خەفەتە خوا ئەگری. ئەوەش لای من قورسترین شتە لەم دنیاەدا کە دایکم خەفەت بخوا، ببمە هۆکارێ بۆی کە دایکم خەم بخوات. ئەوە چاکەکردن لەگەڵ دایک و باوکایە. پیاوچاکی واوە لە تابعین زۆر نەخۆش بووە، ئازاری زۆر بووە. کاتێککە دایکی هاتووە بۆ لای هەڵساوەتە سەر پێ دانیشتووە وەکەوەی هیچ ئازارێکی نی، هەموو گیانیشی ئازاریەیە. کە ڕۆژتووە دایکی یەکسەر پاڵکەوتووە، توانای نەبووە. وتیانە باشە بۆ هات کرد؟ وتی نامێ دایکم بزانێ من نەخۆشم، چونکە بەڕاستی نامەوێت دایکم بەهۆی منەوە خەم بخوات. لەگەڵ دایک و باوکتانە چاک بن، ڕێزیان لێ بگرن، بەرامبەریان مەوەستن، قسەی ناخۆش بەرامبەریان مەکەن، بەرەنگاریان مەبنەوە، شتێک مەڵێن دڵیان عاجز بێ، چونکە دایک و باوک باش بێ یا خراپ بێ، دیندار بێ بێدین بێ، دایک باوکە دایک و باوک شتێک نییە بە ناوی ئەوەی کە دایک و باوکایەتی لە مرۆڤ بسێنێتەوە. باوکم زوڵم لێکە، باوکم عەدالەت نییە، هەر چێک بێ باوکت، دایکش بە هەمان شێوە نەک عەدالەت نەبێ، کافر بێ بۆت نییە بەرامبەریان غەڵەتکەی، ئەبێ چاک بی لەگەڵیانە، کافر بن یا موسڵمان بن، دیندار بن یا بێدین بن. ئەوە شتێکە ینی بەڵگەنەویستە. مەڵێ باوکم وەڵا دایک و باوکم فەرقمانەکەن و بۆیە منیش حسابی بۆ ناکەم. ئەوە کارە ساتە خەڵکی وانم ڕۆژێ نەفرێت تەلەفۆنە گاڵێ لەگەڵ دایک و باوکمە بەینم نییە. تخوا واق نییە تەلەفۆنی سەردا بخەی لەگەڵ دایک و باوکمە بەینم نییە. ئەمە کارە سات، ئەمە وەفای تۆی سپڵە بوو بەرامبەر دایک و باوکت، لەگەڵ باوکی خۆتا بینت نییە، لەبەر تەماحێ لەبەر پارە و پولی شتێ. بەڕاستی ئەوانە شەرمەزارە. وبەڕەم بیوالیدەیهی، لەگەڵ دایک و باوکیان زۆر چاک بوو. یەحیا پێغەمبەر سەلامی خوای لەسەر خوای گەورە دەفەرمێ یەکێتر لە سیفەتەکانی چی بوو؟ وەلەم یەکن جەبارا عەصیە. کەسێک نەبوو سەلامی خوای لەسەر بێ تەکەبوری هەبی خۆی بە گەورە بزانێت. کەسێکی زۆر سادە بوو، لە بەرامبەر عیبادەتی خوادا تەکەبوری نەبوو، خۆی بە گەورە نەدەزانی، بەندایەتی بۆ خوای گەورە دەردەبڕی، و لە بەرامبەر دایک و باوکیشیدا بە هەمان شێوە دەکرد، تەکەبوری نەبوو، نە بەرامبەر بە عیبادەتی خوا، نە بەرامبەر دایک و باوکی، نە بەرامبەر بە خەڵکیش. یەکێک پیاوچاکان دەفەرمێت ئیمامی ئەحمەد بێ ڕەحمەتی خوای لێبێ 50 ساڵ برادەری بووین، 50 ساڵ لەگەڵیا بوو. وەڵڵاهی ڕۆژێک فەخر و شانازی بەسەر ئێمەدا نەکرد. لە کاتێکە ئیمامی ئەحمەد ئەو ئیمامی ئەحمەدە بوو، ئیمامی شافعی پرسیاری حەدیثی لێ دەکرد، ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئەحمەد ئەو ئیمامی ئەحمەدە کە دەڵێن 1 ملیۆنی حەدیثی لەبەر بوو، بەڵام ڕۆژێک ئەم پیاوە فەخری بەسەر ئێمەدا نەکرد، نەیوت من لە ئێوە چاکترم، من لە ئێوە عالمتر و زاناترم.
دەیفەرموو ئیمامی ئەحمەد بەردەوام دەیفەرموو ئێمە قەومێکی فەقیر و هەژار و داماوین، ئەگە خوای گەورە سەترمان نەکا حەیامان دەچێت، حەیامان دەبات. ئینسانی ئیماندار نابێت لە خۆی بایی بێت، خۆی بە گەورە بزانێت، گاڵتە بە خەڵک مەکە لەوانەیە خۆت خراپتر بەسەرا بێت. بۆیە خۆشەویستان، یەحیا پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک بوو تەواضوعی زۆر بوو، خۆی بەکەم دەزانی، ئەوەی عیبادەتی خوا بۆیە جێبەجێی دەکرد، ڕێزی لە دایک و باوکی خۆی دەکرد، ڕێزی لە خەڵک دەکرد، بێڕێزی بەرامبەر بە خەڵکی نەدەکرد. ئەمە سیفەتە جوانەکانی بوو. بۆیە خوای گەورە لە کۆتا ئایەتدا کە باسی یەحیا دەکات سەلامی خوای لەسەر بێ لە سوورەتی مەریەمە دەفەرمێ وەسەلام عەلەیه یەومە وولیدە وەیەومە یەموت وەیەومە یوبعەث حەییا. سەلامی خوا لە یەحیا بێت. ئەو ڕۆژەی کە لەدایک بوو سەلامی خوای لەسەر بێ، ئەو ڕۆژەی کە دەمرێت سەلامی خوای لەسەر بێ، ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە لە قیامەت سەلامی خوای لەسەر بێ. سەیر ئەو فەزڵەکە واللهی و ڕێگای خوا بگرێ، خوا دڵخۆشی دەکات. پێت خۆشە لەگەڵمانە بژیت لە قیامەت سەلامی خوا لەسەر بێت. ئەی یەحیا، ئەو ڕۆژەی کە لەدایک بووی سەلامی خوات لەسەر بێ، ڕەحمەت و درودی خوا بڕژێ بەسەرتا. ئەو ڕۆژەی کە دەمری بە هەمان شێوە، ئەو ڕۆژەشی کە زیندوو دەبێتەوە سەلامی خوات لەسەر بێ. ئەی یەحیا، ئەی یەحیا کوڕی زەکەریا. کەواتە بزانین ئیمامی سفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئینسان سێ حاڵەت هەیە، لەو سێ حاڵەتە زۆر هەست بە غەریبی و تەنهایی دەکات. ئەو سێ حاڵەتە بۆ ئینسان زۆر ناخۆشە. حاڵەتی یەکەم ئەو ڕۆژەی کە لەدایکە بیت، تۆ دەبینیت لەدایک بوویت لەو شوێنەی کە ڕەحمی دایکتە دەرکرای هاتیتە شوێنێکی ترەوە. ئەمە ڕۆژێکی جیاوازە بۆ مرۆڤ، دەسەکا بە گریان لەناو ڕەحمی دایکیە نەما، ناوسکی دایکیدا نەما. ئەمە ڕۆژێکی غەریبیە بۆ ئینسان. و دەفەرمێ ڕۆژی دووەم ئەو ڕۆژەی کە ئینسان دەمرێت، ئەو ڕۆژەش کۆمەڵە مەلایکەیەک دەبینێ، کۆمەڵە مەنزەرێک دەبینێ، کۆمەڵە حاڵەتێک دەبینێ کە پێشتر نەیبینیوە، مەلایکەت نەبینیوە. ڕۆحکێشان و ناو قەبر و مەلایکەی ناو قەبرت نەبینیوە، بەهشت و دۆزەخت نەبینە پێشانت ئەدرێ. کەواتە ئاو ڕۆژی زۆر سەختە بۆ ئینسان کە تێیدا دەمرێ. ڕۆژی سێیەم ئەو ڕۆژەی کە زیندوو دەبیتەوە، کاتێک دەزانی تۆ لە مەحشەر و لە شوێنێکی گەورەدای، لە دەشتێکی زۆر گەورەدا حەشر کراوی بە ڕوت و قوتی. هەمیش بەڕاستی حاڵەتێکی قورس و گرانە، غەریبیە، ئینسان لە غەریبیدایە. بەڵام ئیمامی سفیانی کوڕ عویەینە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ خوای گەورە ڕێزی لە یەحیا پێغەمبەر کرد سەلامی خوای لەسەر بێت. لەم سێ شوێنەدا سەلامی خوای لەسەر بێت. ئەو ڕۆژەی کە هاتە دنیا سەلامی خوای لەسەر بێت. ئەو ڕۆژەی کە دەمرێت و مەلایکە دەبینێت سەلامی خوای لەسەر بێت. ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێت لە ساحەی مەحشەر هەر سەلامی خوای لەسەر بێت. کێ دەفەرمێ سەلامی خوای لەسەر بێت؟ خوای گەورە خۆی دەفەرمێت درود و سەلامی خوای لەسەر بێت. ئەو فەزڵی خوایە. خۆ ئێمە ناگەین بەواندا، بەڵام دەتوانین کارێ بکەین لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەمانە حەشر کرین. ئەمانە سەلامی خوایە نەسەرە. وەڵڵا هەر کەسێک لەگەڵ ئەمانە حەشر بکرێ دڵنیا بە عەزابی خوا نابینێت. کەواتە بە ئینشاءڵڵا هەوڵێک بدەین بۆ قیامەتی خۆمان با لەمانەدا نەبڕێین. ئەم پێغەمبەرانە سەلامی خوایە نەسەر بێ، ئەمانە خۆشەویستی خوان. لەو حاڵەتە ناخۆشانەدا پێویستمان بە ڕەحمی خوایە. هەر کەسێک لەگەڵ پێغەمبەرانە حەشر بکرێ سەلامی خوای لەسەر بێ، بێگومان ئەهلی بەهشتە. بەڵام بەچی دەبێت؟ بەوە دەبێت شوێنی ئەوان بکەوین، شوێنی فەرمانی خوا پێغەمبەری خوا بکەوین صلی الله علیه وسلم. ئەو کاتە دڵنیا بە خوای گەورە ئەو سەلام و ڕەحمەت و درود و سەلامی کە دایەتی بە پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ، ئەیدا بە شوێن کەوتوانیشی لە عەزابی خۆی دەیان پارێزێت. جا پێویستمان بۆی ئینشاءڵڵا بە خۆماندا بچینەوە. ئینشاءڵڵا لە دەرزی داهاتووە من باقی بێ باسی بەسەرهاتی مەریەم دەکەین سەلامی خوای لەسەر بێ، کاتێک کە جوبرەئیل دێ بۆ لای چی پێ دەفەرمێ و چی ڕوو ئەدات و چۆن منداڵی دەبێت، چ حاڵەتێکی ناخۆشی بەسەرا دێ، چەندەها تۆمەت و بوختیانی بۆ دەکرێت. ئینشاءڵڵا دەرزەکانی داهاتووە ئینشاءڵڵا باسی دەکەین بە پشتیوانی خوای گەورە. یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو. خوایە گیان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی ئیمانیان ضعیف و لاوازە خوایە بەهێزی کەی، ئەوانەی خراپەکارن خوایە هیدایەتیان بدەی،
خوای گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوای گیان چۆن ئاوا لە دنیادا کۆمان کرد مزگەوت و ماڵی خۆدا خوای لە بەهەشتا کۆمان کەیتەوە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.